سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزکاری لە یەکێتی گەڵ و خاکی کوردستانی عێراق بکەم. سامانە سروشتەکانی هەرێم وەزارەتێک بە 3 وەزیرەوە. لە پاش زیاتر لە 18 مانگ سەرنجام هەفتەی ڕابردوو پۆستی وەزیری سامانە سروشتەکان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پڕکرایەوە. ئەتروشی دووەم وەزیری سامانە سروشتەکانە لە تەمەنی حکوومەتی هەرێم لە دوای ئاشتی هەورامی هەرچەندە بەرپرسان و پەرلەمانتارانی پارتی. ئەتروشی با کەسێکی تەکنۆکرات و شارەزا لە بوارەکەی خۆی ناو دەبن. بە خودای مەزن سوێن دەخۆم، بەڵام دەستپێکی سوێند خواردنی ئەو وەزیرە نیشانی پرسیاری بۆ کارکردنی ئایندەی دروست کردووە، چونکە بەر لە سوێند خواردنی وەکو وەزیر لەلایەن پەرلەمانتارانەوە کۆمەڵێک پرسیاری لێکرا. دوای سوێند خواردنیشی بەبێ وەڵامدانەوەی پرسیارەکان پەرلەمانی کوردستانی بەجێهێشت. بەر لە سوێند خواردنی وەکو وەزیری سامانە سروشتەکان کەمال ئەتروشی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بوو بۆ کاروباری وزە. ئەوەی جێگەی سەرنج بوو ئەوە بوو لە هیچ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران و هیچ شاندێکی فەرمی هەرێم بوونی نەبوو. لە کاتێکدا پۆستی فەرمیشی هەبوو، بەڵام شێخباز لەگەڵەوەی هیچ پۆستێکی نەبوو لا بەشێکی کۆبوونەوە و دانووسانەکاندا بە دەرکەوت و نزیک بڕیار بەدەستانی حکوومەتەوە دادەنیشت. لە کاتێکدا تەنها هاوڵاتیەکی ئاسایی هەرێم و خاوەنی یەکێک لە کۆمپانیا دیارەکانی هەرێم بوو. بەڕای چاودێران کێشەکە ئەوە نییە کێ دەبێتە وەزیری سامانە سروشتەکان، بەڵکو پرسیارەکە ئەوەیە لەگەڵبوونی دکتۆر کەمال ئەتروشی بە وەزیر کێ دەبێتە وەزیری سێبەری و حەقیقی ئەو وەزارەتە. ئاخۆ کەمال ئەتروشی دەتوانێت دەست بگرێت بەسەر ئەو گرێبەستەنەوتیانەی لە 10 ساڵی ڕابردوودا کراون و تەنها چەند کەسێکی کەم ئاگادارن، یاخود ئەتروشی تەنها ڕووکەشی ئەو وەزارەتەیە و حکوومەتی هەرێم دەیەوێت پیشانی دەرەوەی بدات کە وەزارەتەکە وەزیری هەیە و هەرچی بڕیاری گرنگ و شاراوەشە لە دەستی مەسرور بارزانی خۆیدا بمێنێتەوە. لە ڕووی کارکردن لە بوارەکەی خۆی و پسپۆڕێتی دکتۆر کەمال ئەتروشی کەسێکی شارەزای بواری نەوتە، بەڵام چانسی شێخباز بەهۆی ئەو پاڵپشتیە بەرفراوانەی لە نێوپارتی هەیەی دوو هێندەی ئەتروشی بوو، بەڵام بە جۆرەی هەندێک زانیاری نافەرمی ئەتروشی کاندیدی خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بووە بۆ ئەوەی کێشە و ململانیەکانی ئاڕاستە جیاوازەکانی پارتی لەسەر وەزیرێک نەتەقنەوە کە لە بنەڕەتدا ئەو وەزارەتە یەکێکە لە کێشە گەورە و بنەڕەتیەکانی ئەو دوو ئاڕاستەیە لە ساڵانی ڕابردوودا. لە شوقەیەکی بەریتانیاوە دۆسیەی نەوتی بەڕێوە بردووە. یەکێک لە کێشە و لە گرفتە گەورەکانی بەردەم ئەتروشی بریتە لە ئاشتی هەورامی کە ئاخۆ ئامادەیە جانتاڕەشەکەی بداتە ئەتروشی یاخود ئەویش دەبێتە گرفتێکی دیکەی بەردەم وەزیرە نوێیەکە. لە ماوەی ڕابردوودا ئاشتی هەورامی لە نێو شوقەکەی خۆیەوە لە شاری لەندەن وەزارەتی سامانە سروشتەکانی بەڕێوە بردووە، چەند جارێکی کەم نەبێت نەگەڕاوەتەوە هەرێمی کوردستان. لەو ماوەی ئاشتی هەورامی لە بەریتانیا بووە هیچ کەسێک لە کوردستان کارەکانی ئەوی ڕانەپەڕاندووە، تەنها خۆی و سەرۆکی حکوومەت ئاگاداری دۆسیەی نەوت بوون. پرسیاری زۆربەی چاودێران و هاوڵاتیان ئەوەیە ئاخۆ ئێستا هەورامی و نێچیروان بارزانی ئامادەن ئەو دۆسیانەی کە هێندە بە نهێنی پاراستویانە بیدەنە دەست وەزیرە نوێیەکە و ئەویش بیباتە نێو ئەنجومەنی وەزیران و ئاشکرایان بکات. سیانەی بەڕێوەبردنی دۆسیەی نەوت کەمال ئەتروشی، ئاشتی هەورامی و شێخباز نەخشەی نەوتی هەرێمی کوردستانیان لە بەردەستدایە. دوورخستنەوەی هەر کامێکیان لە دۆسیەکە وەک ئۆتۆمبیلێک وایە بتەوێت بە 3 تایە لی بخڕیت. ئاشتی هەورامی کۆی مەلەفی نەوتی لەژێر دەستدایە و نوێنەرایەتی ئەو باڵەی نێو پارتیە کات کە خۆیان بە خاوەنی دۆسیەکە ئەزانن. شێخباز بە کردداری نەوتی هەرێمی کوردستانی لەژێر دەستدایە و کۆمپانیاکەی ئەو وە بەرهێنان لە زۆربەی کێڵگا نەوتیەکان دەکات. هەرچی کەمال ئەتروشیە وەزیری نوێی سامانە سروشتەکانە و پەرلەمان متمانەی پێداوە و وەک دەوترێت لەمە دووە دۆسیەی نەوت لەژێر دەستی ئەودا دەبێت. دانانی کەمال ئەتروشی لە پۆستە نوێیەکەی بە دوور نییە لە ململانەی نێوخۆی نێوپارتی، بەڵام دانانی ئەتروشی بۆ ماوەیەک ململانیەکانی هێور کردوتەوە، چونکە لە حاڵەتی دانانی شێخباز ناکۆکیە نێوخۆیەکانی پارتی دەتەقینەوە. بۆیە مەسرور بارزانی بژاردەی کاندیدی هەمووانی هەڵبژارد کە کەمال ئەتروشی بوو. ئێستا چاوەکان لەسەرەوەن
داهاتووی دۆسیینەوە چۆن دەبێت و کێ دەبێتە خاوەنی ڕاستەقینە و بڕیار بەدەستی بوارەکە، سەرۆکی هەرێم و وەزیری پێشوو لەگەڵ شێخ باس یان سەرۆکی حکوومەت و وەزیری ئێستا.